لە شەوی ڕابردووە شەپۆڵێکی بەفربارین سنووری باڵەکایەتی و ناحیەی حاجی ئۆمەران و تەواوی بەرزایەکان و بەشێک لە گوند و ئاواییەکانی ئەو سنوورەی گرتوتەوە. بە جیاوازی ناوچەکان ڕێژەی بەفربارین لە نێوان 8 بۆ 40 سانتیم بەفرباریوە. بەو هۆیشەوە تەواوی جموجۆڵی بازرگانی و هاتوچۆی گەشتیاران لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران وەستاندووە. ئاستەنجی هاتوچۆشی بۆ هاوڵاتیان دروست کردووە. هاوکات 7 گوندی سنوورەکە کارەبای نیشتیمانیان پچراوە بەهۆی کەوتنی 6 ستونی کارەبا. لە منتیقەی ڕانیەوە هاتووی نێرەش بەفر بارانێکی زۆر هەیە هیچی مێشی لێ نییە ینی ئەو خەڵکە هەموو مەحتەل بووە واللهی تقریبا ساعاتێک بترە تقریبا 40 سانتیم بەترباریوە هیچ ئەوەش نییە ڕێگاکان پاکەنەوە یان شتێکی لێ بکەن هەسارێکی دەبڵ ئەکسل نەبێ ناتوانێت بۆ ڕێگادا بڕوە بەس زۆربان زنجیریان بەسەوە ئەوی زنجیری پێ باشترە بەس ئەوی زنجیری پێ نییە تەماشا کە سارێکی زۆر وەستاوە بۆ بە بەفری بارانە بۆتە هۆیش کەوتنی 6 ستونی کارەبای لە دەڤەرەکەمان بەعقەد ئێستاش کەش و هاوایەکە بەڕێک بەفراوی و بارانیە ئیشەکانمان بەڕێک بە سستی دەڕۆ بەڵام ئینشاءڵڵا لە زووترین کات کارەبای دەدەینەوە گوندەکانی ڕایەت و ئازادی و خەلان و زینوێ و چیکان و ئەو مەنتیقەی کارەبای دەدەینەوە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و بەفربارین تیمێکی تایبەتی بەفرڕاماڵین لە ڕێگای وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ ناوچە شاخاویەکان و دەواازەی سنووری حاجی ئۆمەران دابین دەکرێت بەڵام بەردەوامی بەفربارین و بوونی ڕەشەبا و زۆری کۆبوونەوەی بەفر هاوکات کەمی ئامێرەکانی ئەو تیمە بەهۆی کاریگەریەکانی قەیرانی دارایی لە هەندێک شوێنی ناوچەکە بۆ ماوەیەکی زۆر ڕێگا سەرچیەکانی داخست و ئاستەنجی بۆ ڕێگاکان دروست کرد. ڕێگەی گیراوە دەبینن هیچ تیمەکی فریاک ئەوە لێرە نییە بۆی ڕێکەمان بۆ خیان کاتەوە. ئێستا ئەمەچینە حاجی ئۆمەران نەفەر لێ چاوەڕێمان دەکات ناتوانین بگەینێ لەو دەبینەوە تا ئەو خەڵکەم مەحتەل بووە ئەویش کارەم ڕاوەستاوە خەڵکەم و بێکار لێرەکانە عاسێ بووە. هۆکارەکەی بارینی بەفر بووە نەماتوانین بگەینە دەوامی فەرمی خۆمان بەڵام ئێستا چاوەڕێکەین تیمەکانی بەفر ڕاماڵین هەر لە ناو کۆمەڵگای گومرجی حاجی ئۆمەران دەوامی فەرمیە ئەوانی تریش نەگەیشتونە لەبەر ئاستەنجی ڕێگا قەلەباڵغە ئەو سیارەکان ڕێگای گشتیان گرتووە. باڵەکایەتی بە دووری 180 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێر ناوچەیەکی شاخاوی و سەردە و ساڵانە بە ڕێژەیەکی زۆر بەفر و بارانی لێ دەبارێت. دانیشتوانی ئەو سنوورە پێویستی زۆریان بە سوتەمەنی دەبێت بە جیاوازی ناوچەکانی تر بۆ خۆگەرمکردنەوە. بوونی ڕەشەبا و بەردەوامی شەپۆڵەکانی بەفربارین و کەمی تیمەکانی بەفرڕاماڵین لەسەر ڕێگای سەرەکی نێوان قەزای چۆمان و ناحیەی حاجی ئۆمەران وای کردووە ڕێگای سەرەکی هاملتۆن کە دەواازەی سنووری حاجی ئۆمەران لەسرە بە تەواوی دابخرێ و ژمارەیەکی زۆر هاوڵاتیان و گەشتیاران و تەنانەت ئۆتۆمبیلەکانی تایبەت بە کاری بازرگانی لەو ڕێگایە ماونەتەوە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناحیەی حاجی ئۆمەران.